بەناوی خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتی لەوانەکانی فێربوونی زمان. چۆن توانین لە یوتیوبە ئەو زمانەکە پێمان خۆشە فێر بین، چۆن بەکاری بەرین. لەم کلیپە پێتان نیشان دەدەم. بەسەرەتاوە ئەمە کاناڵی خۆتانە، کاناڵی فێربوونی زمانی ئینگلیزی و عەرەبی و فارسی. دەتوانن لەم کاناڵە زۆربەی لە شتەکان فێر بن. مەسەڵەن ئەمە لێرە ئەو وێبسایتمەدانیاوە بۆتان کە ئێوە دەتوانن بچنە ناوی لەگەڵ هەر کەسێک کە پێتان خۆشە قسە بکەن. مش لێرە مەسەڵەن کاناڵی تەلەگرامی دانیا بۆتان دەتوانن لەو کاناڵە بچن کۆتە فیلمەکان بووین کە بە ژێرنوویسەوە و هەروەها مەسەڵەن ئەم دانا کۆرتە چیرۆکە. کۆرتە چیرۆک زۆر باشە بۆتان بۆی کە توان وشەی زۆرتر فێر بن. نیچە نمونەکەی کە لە کاناڵەکە دامنیاوە ئەمە دەتوانن ژێرنوویسە ئینگلیزیەکەی ببینن. لێرە ژێرنوویسە کوردیەکەی بین لە خواریچە و دەتوانن ژێرنوویسەکەی ئالەم بەشی سێتینگ دەتان لای بوون، دەتوانن بیۆنە سەرە و یا مەسەڵەن جێبەجێ بکەن بۆ خۆتان. ئەگەر زمانەکەی ئەو کلیپە کە پەخشی دەکەنەوە ئەسڵی بێ دەتوانن بەخشی ئینگلیش ئۆتۆ ترانسلیت ژێرنووسەکەی کەنە ئینگلیزی بۆ خۆتان یا بیگۆڕن بە زمانێکی تر. ئەمە لەوە دوایەوە دەتوانن دەنگەکە خاو بکەنەوە یا تۆزێ تەنتری بکەنەوە. خاص ئیسا من مەسەڵەن لە کاناڵە کوردیەکانە اینەکان کەمن، مەسەڵەن گەرەکمە زمانی ئینگلیزی فێربن کەمن یا بەدڵم نییە یا شتێکە گەرەکمە بیدۆزمە و پەیدای ناکەم. دەتوانم بێ من ناو گوگڵ ترانسلیت ئەو شتەکە پێم خۆشە تایپ بکەم و گەڕم لە ئەو کاناڵەکانی تەدەسا ئینگلیزی زمان یا عەرەبی. بۆ نمونە گەرەکمە لە بەشی عەرەبیەکانە بگەڕم. ئەمە لێرە تایپ دەکەم. ئەمانەی هێناوم. ئەمە چییە؟ ئەمە دەتوانم ئەو فیلمانە سەیر بکەم کە چەند بار تکرار دەبێتەوە سیکانسەکەی بە ژێرنوویسەوە و هەروەها ژێرنوویسی عەرەبیشی هێناوە. ئەمە لەمە پەس ئەمە گەرەکە مەسەڵەن لە کاتی بە فیلمەوە فێری باشە مەسەڵەن دەتوانن سێرچ بکەن گەرەکمە ئینگلیزی فێر بن. learn مثلا Arabic, Turkish, English. مثلا English دارم. ئەو شتێککە پێم خۆشە دەگەڕم و ئەو وێبسایتەکە پێم خۆشە دەتوانم پەیدایکەم بۆ خۆم. مثلا لێرە چەند کەسێکم سابسکرایب کردیە یەکێ لەوانە ئەم کوڕایە مەسەڵەن دەڕێ زمانەکەی ئینگلیزیە بە موتۆرەوە ئەگەڕێ بۆ خۆی و بە زمانی ئینگلیزی قسە دەکات. زۆر پێم خۆشە مەسەڵەن دەتوانن ئەو کارە بکەن. خاص ئەو شتە بوو کە وتم پێتان. هیوادارم بەدڵتان بێ لە بیرتان نەچێت کەناڵەکە خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە ئەکتیڤ بکەنەوە و هەروەها لایکی ئەم ڤیدیۆچە بکەن دەبێتە پاڵپشتی بووم کە بتوانم ڤیدیۆی زۆرترتان بۆ دابنێم. هەمووتان لەخوای گەورە دەسپێرم.